ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەک فێرخوازانی زمانی ئەڵمانی زۆر بەخۆشحاڵ ئەزانم دووبارە توانیم لە ڤیدیۆیەکی نوێدا بێمەوە خزمەتتان بەو هیوایی بتوانم سوودێک بە ئێوەی خۆشەویست بگەێنم. ئازیزان، بۆ زیاتر سوودوەرگرتن لە ڤیدیۆکانم بۆ بینینی ڤیدیۆی نوێ سەبسکرایبی چەناڵەکەم بکەن و تا کۆتایی لەگەڵم بمێننەوە. بەڕێزانم بابەتە دڵنیام سوودێکی زۆری ئەبێ بۆتان. خۆشەویستان، فەرمانی ڤێردن لە زمانی ئەڵمانیدا زۆر بەکاردێ و زۆر کەس کێشەیان لەگەڵ ئەم وشەیە هەیە و نازان بە مانای چی دێت. نمونە ڤێردن بە مانای چی دێت، ڤۆردن بە مانای چی دێت و کەی بەکاردێت، یان ڤۆردن یاخود ڤۆردن یان گڤۆردن. خۆشەویستان، زۆر بە جوانی لێرەدا بۆتان باس دەکەم. فەرمانی ڤێردن بەڕێزانم دەمی ئێستا پرێزنس بەم شێوەیە لەگەڵ جێناوی کەسیدەکاندا بەکاری دەهێنین. من نمونە سەیرکەن لەگەڵ من تۆ ئەو تا کۆتایی بۆ کەسەکان خۆشەویستان بەم شێوە بەکاری دەدەین. Ich werde, du wirst, er wird, sie wird, es wird, wir werden, ihr werdet, sie werden, sie werden. خۆشەویستان، وەک ئەیبینن بەم شێوەیە لەگەڵ جێناوی کەسیتەکاندا بەکاری دەهێنین. بەڕێزان، سەیری ئەم ڕستەیەکەن. Es wird kälter بە مانای ساردتر دەبێت. بەڕێزانم، نمونە ئێستا پلەی گەرما دەپلەیە، پلەکانی کەشوهەوا دەپلەن، دابەزێت بۆ 5 بە مانای وایە es wird kälter بە مانای ساردتر دەبێت، بە مانای وایە پلەکانی گەرما دادەبەزێ و سارد دەبێت. ئێستا زۆر سارد نییە، بەڵام بەردەوام پلەی گەرما دادەبەزێت و ساردتر دەبێت. خۆشەویستان، سەیریکەن زۆر ئاسانە. es wird kälter ساردتر دەبێت. لێرەدا سەیری ڤێردنکەن بە مانای چی دێت. es wird kälter ساردتر دەبێت. و ڤێردن لێرەدا فەرمانی تەواوی ڕستەکەیە. نمونە خۆشەویستان، ich werde Arzt، من دەبم بە پزیشک. بەڕێزان، من ئێستا دەخوێنم، لە کاتی خوێندندام، بەڵام چەند ساڵێکی تر خوێندنم تەواو بوو. ئەگەر سەرکەوتوو بم دەبم بە پزیشک. ich werde Arzt، من دەبم بە پزیشک. ئێستا لەم حاڵی ئێستاە، لەم کاتەیە من پزیشک نیم، بەڵام ئەخوێنم و هەوڵی بۆ ئەدەم. ich werde Arzt، من دەبم بە پزیشک. من ئێستا پزیشک نیم و دەخوێنم، ئەمەوێت ببم بە پزیشک. سیرکەن خۆشەویستان، هەر زۆر ئاسانە، لە ڕستەکەتا بە جوانی دیارە. ich werde Arzt. لێرەدا خۆشەویستان بۆ پاسیڤە بە مانای بکەری نادیار. das Essen wird gekocht. سەیریکەن بەڕێزان، wird gekocht خواردنەکە دروست دەکرێت. لێرەدا خۆشەویستان بکەر ئەنجامدەری کارەکە کێ خواردن دروست دەکات نادیارە. کارێک ئەکرێت و ئەنجام ئەدرێت، بەڵام ئەو کەسەی کارەکە ئەنجام ئەدات نادیارە. بۆیە لێرەدا ئێمە فەرمانی ڤێردن بەم شێوەیە بەکاردێنین. das Essen wird gekocht خواردنەکە دروست دەکرێت. و سەیریکەن بکەرەکەی نادیارە و خواردن دروست ئەکرێت. کێ خواردن دروست دەکات نادیارە. و لێرەدا بۆ فتووە ڤێردن بەکاردێنین بۆ دەمی داهاتوو. خۆشەویستان، نمونە من ئەوەیە سبەی کارێک بکەم، بڕۆم بۆ شوێنێک یان کارێک ئەنجام بدەم، ئەبەم شێوەیە ڤێردە بە دڵنیاییوە بۆ من بەکاردێت. لێرەدا ich werde morgen zu dir kommen. ich werde morgen zu dir kommen
بەڕێزان هەڵەیەکی تیا بۆ ڕاستم کردەوە. Ich werde morgen zu dir kommen. من سبەی دێم بۆ لات. بەم شێوەیە بەڕێزان بۆ دەمی داهاتوو بەکاری دێنین. و لێرەدا بەڕێزان پرێتێری تۆم بۆ ڕابردووی نزیکە زیاتر لە نووسین و لە کتێبدا ئەم زمانە بەکاردێت لە زمانی نووسیندا. پرێتێری تۆم بەکاردێ بەڕێزان بەم شێوەیە لەگەڵ ڕەناوی کەسێتەکاندا بەکاری دەهێنین. Ich würde, du würdest, er würde, sie würde, es würde, wir würden, ihr würdet, sie würden, sie würden. خۆشەویستان لەگەڵ جێناوی کەسێتەکاندا بەم شێوە بەکاریان دەهێنین وەک ئەیبینن. زۆر ئاسانە. و سەیریکەن بەڕێزان لێرەدا هەمان ڕستە پاسیڤە بکەرینە دیارە. بۆ ڕابردوو دەست ئێسن wurde gekocht. خواردنەکە دروست کرا. بەڕێزان سەیریکەن لێرەدا wurde بۆ ڕابردوو خواردنەکە دروست کرا. خواردنەکە دروست کرا زۆر بە جوانی دیارە ڕستەکە ڕستێکی ڕابردووە. ڕابردووی نزیکە. بەڕێزان پاسیڤە و بکەرەکەی بکەری ئەم کارەی ئەنجام داوە خواردنی دروست کردووە نادیارە. بۆیە لێرەدا ئەڵێن دەست ئێسن wurde gekocht. خواردنەکە دروست کرا و بکەرەکەی نادیارە کێ دروستی کرد ئەوەیان دیار نییە. سەیریکەن زۆر ئاسانە ئازیزان زۆر بە جوانی لە ڕستەکەدا دیارە. و لێرەدا باسی پێرفێکت ئەکەین ڕابردووی تەواو. Ich bin geworden بەم شێوەیە لەگەڵ ڕاناوی کەسێتەکاندا لەگەڵ جێناوی کەسێتیدا بەڕێزان بەکاری دێنین من تۆ ئەو هەتا دوایی. Ich bin geworden, du bist geworden, er ist geworden, sie ist geworden, es ist geworden, wir sind geworden, ihr seid geworden, sie sind geworden, sie sind geworden. خۆشەویستان بەم شێوەیە لەگەڵ جێناوی کەسێتەکاندا بەکاریان دێنین وەک ئەیبینن و سەیری ئەم ڕستانەشکەن بۆ زیاتر تێگەیشتن و Ich bin gestern 30 geworden. یا نەتوانی بڵێن Ich bin gestern 30 Jahre alt geworden. من دوێنێ تەمەنم بوو بە 30 ساڵ. من دوێنێ تەمەنم بوو بە 30 ساڵ بەمانای Ich bin gestern 30 geworden. من دوێنێ تەمەنم بوو بە 30 ساڵ. پێشووتر تەمەنم 29 ساڵ بوو. دوێنێ تەمەنم بوو بە 30 ساڵ. 29 بووم ساڵێک لە تەمەنم تێپەڕی کرد بووم بە 30. بەم شێوە ئەڵێیت Ich bin gestern 30 geworden. تەمەنم بوو بە 30 ساڵ. ڕابردووی تەواو جۆرێکی تر خۆشەویستان سەیریکەن Ich bin worden, du bist worden بەم شێوەیە لەگەڵ ڕەناوی کەسێتەکان بەکاری دێنین. Er ist worden, sie ist worden, es ist worden und sie sind worden. Ihr seid worden, sie sind worden, sie sind worden. بەڕێزان سەیریکەن لێرەدا das Essen ist gestern gekocht worden. سەیریکەن خۆشەویستان das Essen ist gestern gekocht worden. سەیریکەن لێرەدا worden خواردنەکە دوێنێ دروست کراوە. gekocht بەڕێزان لێرەدا ڕابردووە. ڕابردووی تەواوە gekocht بۆیە لێرەدا worden نایکەین بە geworden بەڵکو worden ئەنووسین لەبەر ئەوەی لێرەدا gekochtمان هەیە. gekocht ڕابردووە لێرەدا worden بەم شێوەیە دائەنین. خواردنەکە دوێنێ دروست کراوە. gekocht وەک وتمان ڕابردووە لێرەدا geworden نانووسین بەڵکو worden ئەنووسین چونکە gekochtمان لێرەدا هەیە لە پێشی وردنەوە
لێرەدا گیکۆخت بە ڕابردوویە هاتووە بۆیە ئەیکەین بە ڤۆردن. سەیرکەن ئەوەی بین زۆر زۆر ئاسانە خۆشەویستان و لێرەدا کۆنیۆکتیڤ zwei würden سەیرکەن خۆشەویستان würden بەم شێوەیە لەگەڵ جناوی کەسێتەکاندا بەکاری دەهێنین. نمونە ich würde du würdest یا würde sie würde es würde wir würden ihr würdet sie würden sie würden. خۆشەویستان بەم شێوەیە لەگەڵ جێناوی کەسێتەکاندا würden بەکاردێنین و سەیری ڕستەکانیشکەن خۆشەویستان würden فرمانی würden ئەم دوو خاڵی لەسرە würden بۆ هیوا و ئاوات خواستن و خەون بەکاری دێنین شتێک دوور بێ لە ڕاستیەوە شتەکە خەون و خەیاڵێک بێت. نمونە سەیری ئەم ڕستەشکەن خۆشەویستان wenn ich an deiner Stelle wäre wenn ich an deiner Stelle wäre ئەگەر من لە جێگەی تۆ بوومایە wenn ich an deiner Stelle wäre würde ich zu Hause bleiben لە ماڵ دەمامەوە ئەگەر من لە جێگەی تۆ بوومایە لە ماڵەوە دەمامەوە. دەی خۆشەویستان سەیریکەن لێرەدا من لە جێگەی تۆ نیم سەیریکەن خەونە خەیاڵە شتێکە دوورە لە ڕاستی و ئەگەر من لە جێگەی تۆ بوومایە من لە ماڵ دەمامەوە من نایمە جێگەی تۆ بەڵام ئەگەر من لە جێگەی تۆ بوومایە لە ماڵەوە دەمامەوە بەو شێوە würden بەکار دێنین. سەیریکەن خۆشەویستان ڕستەکە دوورە لە ڕاستیەوە و ڕستەیەکی خەیاڵیە. بەو هیوایەی لەم وانەیەدا توانی بێتم سوودێک بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنم بە هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەک تاوانەیەکی تر سەرفراز بن.